چەند سەعاتێک بەسەر خۆپیشاندانەکانی ناحیەی خوڕماڵی سەر بە پارێزگای هەڵەبجە تێپەڕ بووە. بارەگای حیزب و لایەنە سیاسیەکان و ژمارەیەک دامەزراوەی حکوومەت سووتێنراون. هاوڵاتیانی ناحیەکە ئاماژە بەوە دەکەن خۆپیشاندەران چەندین جاری دیکەش بەهێمنی داوایان لە حکوومەت کردووە بەڵام گوێیان لێ نەگیراوە. ئێستا شەقام لە حکوومەت و لە حیزبەکانیش تووڕێیە. بنکە و بارەگا حیزبیەکانی سەرجەم لایەنە سیاسیەکان بسووتێنرێت بەبێ جیاوازی، لەبەرەوەی دیارە خەڵکی و هاوڵاتیان خۆپیشاندەران زۆر تووڕن و گوێ بۆ داواکاریەکانیان نەگیراوە. چەندین ساڵە هاوارەکەن داوا لە حکوومەت دەکەن، بەڵام دوجار کە ئەڵێ مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ کە کاسە پڕ بوو لێ ئەڕژێت. بارەگاکانی یەکێتی و پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەگرتو و بزوتنەوە سووتێنراون. ئەندامێکی ئەنجومەنی هەورامانی کۆمەڵی ئیسلامی لە خوڕماڵ دەڵێ هەڵکوتانە سەر بارەگای حیزبی و حکوومیەکان لادانە لە ئامانجەکانی خۆپیشاندان. وەڵی لە ڕاستیدا بەڕێزەکەم ئێمە لەگەڵ خۆپیشاندانی هێمنانە و ئاشتیانە هەین لە سەرتاسەری هەرێمی کوردستانە و پێمان خۆشە خەڵک بە ئازادی داوای مافی ڕەوای خۆی بکە. لەم دۆخە چەقبەستوویە لەم گەندەڵ و نەعەدەلاتیە لەم هەرێمەیە هەیە هاوڵاتیان ڕزگاریان هەبێ، بەڵام بەداخی هەڵکوتانە سەر بنکە و بارەگای حیزبی و حکومی ئێمە بەکارێکی نەشیاوی ئەزانین. ئەوە خۆتان بەچای خۆتان نەبین سیرکەن. ئێمە ئەنجومەنی هەورامانی کۆمەڵی ئیسلامی زیانێکی زۆرمان بەرکەوتووە و هەروەها لایەنەکانی تری ژیانی گەورەیان بەرکەوتووە. اینجا دام و دەستگا حکومیەکان بەڕاستی کە هەموو مەلەفی هاوڵاتیانە وەکو هاتوچۆ وەکو بنکەی پۆلیس ئەمانە ئێمە بەکارێکی نەشیاویان ئەزانین وەل ئەمە لادانە لە ئەسلی خۆپیشاندانی ڕاستی. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا هۆکاری نەبوونی موچە و ئەو دۆخە قەیراناویەی ئێستای هەرێمی کوردستانی عراقی بۆ پابەند نەبوونی حکوومەتی ناوەند بەڕێکەوتنەکانەوە گەڕاندەوە. دەشڵێت هەڵکوتانە سەر بارەگای حیزبی و حکوومیەکان ڕەتدەکەنەوە. ئەو خۆپیشاندانانەی کە بینیمان ئەوانەی کە داوای مافی ڕەوای خۆیان دەکەن حکوومەت پێشوازیان لێ دەکات و بە هەموو هەوڵێکیش هەوڵی چارەسەرکردنی داوا ڕەواکانیان دەکات، بەڵام لە هەمان کاتیشدا ڕێگە نادەین کە کەسانێکی گێرەشێوین تێکدەر هێڕشی چەکدارانە بکەن ئاسەر پێش هەموو کەسێک مافی ڕەوای خۆپیشاندەر. لە ڕابردوودا چەند خۆپیشاندانێکی هێمنانە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەچوون. جارێکی دیکەش چەند بارەگایەکی حکومی سووتێنران کە تا ئێستا شاگ نەکراونەتەوە. خۆپیشاندەران دەڵێن ئەوان چەندین جاری دیکە خۆپیشاندانیان کردووە، بەڵام حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکان گوێ لە داواکاریەکانیان ناگرن. ئێستاش ئەو گرژیانە بۆ هۆی دۆخی خراپی ئابووری ئێستای هەرێمی کوردستانی عراقەوەیە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، ناحیەی خوڕماڵ. ژیان و گوزەرانی هاوڵاتیان ڕۆژ لە دوای ڕۆژ خراپ و خراپتر دەبێت.